خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان هێزولایەنە سیاسەکان لە دۆخێکی چەق بەستوودایە و ئاسۆیەکی چارەسەر ڕوون و دیار نییە. چارەنووسی هەرێمی کوردستان لە بەردەم قەیرانەکان، کێشە سیاسیەکان، کێشە یاساییەکان و کێشە کۆمەڵایەتەکان کە لێکەوتەی کێشە سیاسیەکانن بەرەوکوێ. حکومڕانی و قەواری هەرێمی کوردستان بەرەو کوێ. هەنگاوی ڕاستی حزبەکان بۆ پاراستنی ئەمانەتی خوێنی شەهیدان ئەبێ چی بێت؟ ئەم شەو هەمووانە لە پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز کاوە محەممەد، ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوکات نووسەر. کاکاوە بەخێر بێ. ئەلبەت من ئەگەر پەیوەندیم بە کاکاوە کرد ڕێکەوتین ڕاشکا و قسە بکەین. منبەرێکی ئازادە و ئێمەش لە پێناو خاک و خەڵک. سوپاس لوتفی جەنابتان کاکاوە. ینی زۆر سادە پرسم مەسەن هەڵسەنگانت بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان پەیوەندی نێوان هێزولایەنە سیاسیەکان چێت تەندروستە لەسەر ڕێڕەوێکی باشە ڕواە خۆت کوردوتەنی لەسەر خۆڵەڕە. زۆر سپاس کاک زانە، سڵاو و ڕێزم بۆ بینەرانی کورسات نیوزیش و پیرۆزبایی ساڵ ڕۆژی دامەزراندنیشتان لێ دەکەم. من پێم وایە لە ڕاستیدا دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر زۆر خراپدایە. ینی ئێمە هەز دەکەین ساڵ بە ساڵ حکومت لە دوای حکومت، کابینە لە دوای کابینە، لە جیاتی ئەوەی کە دەریچە و دەواازەیەک بکرێتەوە و با بڵێن پلانێک هەبێ بۆ ئەوەی بتواندرێ هەرێمی کوردستان لەو دۆخە خراپە سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی لە هەموو ڕێکەوە کە تێکەوتووە دەرباز بکرێ. بەڵام بەداخەوە دەبینین ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە خراپتر دەبێ و ئەوەی کە بازەکەشی دەدات خەڵکی هەرێمی کوردستانە. هێزە سیاسیە کوردستانیەکان یان با بڵێن ئەوانەی دەسەڵاتدارن، ئەوانەی لە نۆهەتوویەکەوە تا ئێستا، چونکە ئێمە قسە لەسەر ئەمە ئێستا لە 2023 قسە لەسەر 32 ساڵ حکومڕانی دەکەین. ئەین 32 ساڵ حکومڕانی ماوەیەکی یەکجار زۆرە بۆ ئەوەی کە ئەگەر ئیرادە و پلانێک هەبێ بۆ ئەوەی بتوانی حکمی ڕەشید لە هەرێمەکە دروست بکەیت و بنیاد بنیت. پێم وابوو دەبووە لە 10 ساڵ و 15 ساڵی سەرەتای لە دوای ڕاپەڕینەوە ئەمە ئەگەر دروستیش نەبووە سەرەتاکانی دەرکەوت بایە، بەڵام ئەمە دەردەکەوتووە و تا ئێستاش خەڵک لە بێئومێدێکی زۆردا دەژی کە هیچ چارەسەرێک نییە. نمونەمان زۆرە، ینی ئێستا ئێمە باس لە هەندێک وڵاتان دەکەین نمونەی ڕوەندا. ینی ڕوەندا کە خۆتان دەزان کاتی خۆی تووتسی و هۆتۆکان کە شەڕیان بوو چەندین سەدان هەزار خەڵکیان لە یەکتر کوشت. ئێستا لە ماوەی 10 ساڵدا بە حکومڕانیەکی ڕەشید توانیان ڕوەندا بکەن بە وڵاتێکی تر و ببێتە شوێنێک کە خەڵک بۆ سیاحەت بچێ سەردانی بکە. جەنگ و ماڵوێرانیە. بەڵێ لەدوای ئەو جەنگ و ماڵوێرانیە و ئەو عەقڵێتە تونڕەویەی کە و ئەو شەڕە ناوخۆیەی کە خۆتان دەزانن کە هەمیشە بەنمونە دەهێنرێتەوە کە چەند خوێناوی و دڕندانە بووە. ئێمە لە هەرێمی کوردستان پێم سەیرە، ینی تا ئێستا لە دوای 32 ساڵ حکومڕانی دۆخەکە بەو شێوە بێ و من بۆ خۆم خوێندنەوەم بۆ هەرێمی کوردستان ومانەوەی هەرێمی کوردستان وەکو هەرێمێک و قەوارەیەک کە لە هەرێم ماوەتەوە هیچ هونەرێکی دەسەڵاتدارانی تێدا نییە. یعنی ئەوە نییە بڵێن بە شان و باز و بیرکردنەوە و عەقڵێتی ئەوان مابێتەوە، نەخێت. ئەوەی ڕایگرتووە هەرێمی کوردستان کۆمەڵێ معادلاتی سیاسی، ئیقلیمی و نێودەوڵەتیە کە پێویستیان بەوەی بمێنێتەوە بۆ شێوەیە کە هەیە. ئەگەر نا هیچ بنیادێکی سیاسی یان مقەوماتێکی سیاسی ئابووری هیچ نەماوە کە هەرێمی کوردستان لەسەر پێی خۆ ڕابگرێ. هەر بۆیەش ئەبینین هەم لە بەرامبەر بەغدا لاوازە، هەم لە ناوچەکەش ینی حسابێکی ئەوتۆی بەناکرێ هەموو ڕۆژێ تەدەخولی ئەم وڵات و هاتنە ناوەوەی ئەم وڵات دەبینین. کاکاوە من وستم بۆ پرسیار بکەم، ینی ئەوەی کە هەرێمی کوردستانی توانی و بەرەو پێش بچێت، ینی پێچەوانەی ئەوەی کە بەڕێز و مەسەلەن بارودۆخی ئیقلیمی و نێودەوڵەتەکە هێشتوێتەوە پەیوەندی بە فشاری ئیقلیمیەوە هەیە یاخود لە ناوخۆیە، ینی تێگەیشتن بۆ حکومێکی ڕەشید؟ نەخێرم پێم وایە لە ناوخۆیە، ینی دەزانی هەموو وڵاتێک هەموو دەوڵەتێک هێزی سەرەکی لە ناوخۆیە. ینی ئەوەی کە خەلە لە هەرە ڕئیسەکەیە لە بیرکردنەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا ئەو مێنتاڵیتیە لە نەوەتوێکەوە تا ئێستا حکمی کردووە ئەوەیە کە بە دوای چەقی هێز لە دەرەوەی هەرێمی کوردستاندا دەگەڕێن. هێز لە ناوخۆدا، ینی تۆ ئەگەر بێت و شتێکی وا بکرا وایە بۆ نمونە هێزێکی یەکگرتووی پێشمەرگە هەبوایە
ژێرخانێکی ئابووری بەهێز هەبوایە، دامەزراوەکان احتیرامی بژیرابایە، سەروەری یاسا پێڕۆ بکرا بووایە، مافی مرۆڤ، ئازادی، کەرامەتی ئینسان، پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک ئەو بۆشایە گەورەیە نەبووایە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ ئەو گاپە. ئەمە ببوایە من بۆ خۆم پێم وایە هەرێمی کوردستان نقطەی قووەت دەبوو لە هەم لە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بەغدا و لە چوارچوەی عێراقدا خۆی لە خۆیدا دەبوو بە نیمچە دەوڵەتێک گەر ڕاش نەگەیەنرابایە، ینی دەوڵەت خۆی چییە؟ کۆمەڵی دامەزراوە و ئابووریەکی بەهێز و ئەوانە ئەو کاتە ئەسڵەن هێزە نێودەوڵەتی بڕیاربەدەستەکانیش پشتیوانی زیاتریان دەکردی، بەڵام تۆ لەم دۆخە خراپە بیت بێگومان ناتوانانی ئەو هێزە بدۆزیتەوە کە بتوانانی لەناو خۆدا هێزی خۆت هەبێ. بۆیە هەمیشە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وا بیریان کردوێتەوە وا هەڵسوکەوتیان کردو کە بێمنەت بوون لە خەڵک لە ڕووی ژیان و گوزەران و لە ڕووی ئازادی و ینی بێڕێزی زۆر کراوە، خۆ پیشاندان کراوە، سەرکوت کراوە، بەڵام لەگەڵ ئەوانی تر لەبەرەوەی لە ناوخۆ زەعیف بوون لەگەڵ ئەوانی تر ینی با بڵێن لە ناوخۆ هیچ قووەتێک نەبووە لە دەرەوەش بێگومان هەر بەلاوازی دەتوانن دانوستان بکەن و سیاست بکەن. کاکاوای ئەنی بیرتە ڕۆژێک لە ناو بازار هاوڵاتیەک زۆر بە سادی لێ پرسی سیاست عەقڵە شەهادەیە، مەسەلەن ئێستا ئەگەر ئەوە مەسەلەن تەوزیف کە بڵێن سیاست لە هەرێمی کوردستان لە 91ەوە یان لە 92ەوە بە عەقڵ کرا بە شەهادە کران بەهێز زوو بازوو بە کامیان مەسەلەن بەڕاستی؟ وەڵاهی سیاست ئەزمونە و عەقڵە، ینی شەهادەش هەر دەچێتە خزمەتی عەقڵەوە، بێگومان ئینسان کە شەهادەیەک دێنێتەوە باشتر و ئەکادیمیانەتر لە وردەکاری سیاسەکان دەڕوانێ. و لە ڕاستیدا من بۆ خۆم پێم وایە هیچ عەقڵێکی سەلیم لە پشتی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکمڕانی لە هەرێمی کوردستاندا نەبووە. یعنی عەقڵی سەلیم دۆخێکی سەلیم دێنێتە پێشەوە، عەقڵی ناسەلیم دۆخی ناسەلیم دێنێتە پێشەوە. و شەهادەش دێن سەدا شەهادەداری گەورە لە فیزیا دەڵێ، لە کیمیا دەڵێ، لە هەر تەجروبەیەک لەو تەجروبانە کە خۆتان دەزانن لە بەشە عیلمیەکان دێکی تۆ بزانە ئەو کەرەستەی کە بەکاری دەینی نەتیجەکە دەداتێکە ئەو کەرەستەیە سەرەتا دادناوە یان بەکارت هێناوە. ئێمەش ئەو کەرەستەیە بووە کە ئەم دەستەبژێرە سیاسیە لە ڕاستیدا دەرس و پەندیان وەرنەگرتووە، نە لەوەی خۆیان وەرگرتووە بڵێن با بڵێن لە ڕابردوو کە ئەم هەنگاویان ناوە ئەم بڕیاریان داوە زەرری بۆ خەڵک هەبووە، زەرری بۆ هەرێم هەبووە، نە دەرسوپەندیان لە دەوروبەریش وەرگرتەوە. کەواتە بەچی بەڕێوە براوە بەعەقڵ نەبوو بە شەهادە؟ وەڵاهی وەکو دەڵێ ئاشی نەزانەوە خوا جێڕاوێتی، ینی هیچ شتێک نەبووە. ئەوکو گوتم ینی ئەوەی کە ڕایگرتووە ئەم دۆخە ئەو معادلاتە ئیقلیمی و نێودەوڵەتیانەیە کە تا ئێستا ماوەتەوە. ینی بۆ نمونە من حەز دەکەم ئەوە ئیشارەت بۆ بدەم، ینی من لە چەند بۆنەیەکی تر ئەوەم باس کردووە. دەوڵەت باس لە دروستکردنی دەوڵەت کرا و ناویلێنرا ڕیفراندۆم و هات و هاوار و دروشمێکی زۆر و دروشمی باقوبریق هیچ ئەوە نەتیجەکەی بوو کە 150 خاچی هەرێمی کوردستان تەسلیمی بەغدا کرایەوە و 170 بەشە بودجێ هەرێم هەر یەکسەر لە دوای ڕیفراندۆم لە ساڵی 2010 لە بودجێ 2010 کرا بە لە 112.6 لەسەر ڕێژەی دانیشتوان. پاشەکشەیەکی زۆر کرا، پێگەی کورد لاواز بوو، شەراکەت لە بڕیاردان لە عێراقدا پاشەکشەی کرد. من بۆ خۆم پێم وایە ئەگەر کورد دەیتوانی ئەمە بقۆزێتەوە، ینی بەبێ ئەوەی تۆ هات و هاواری دروستکردنی دەوڵەت و ڕیفراندۆم بکەی، دەتوانی ینی دروستکردنی دەوڵەت هێندەی کارکردن و ئیش لەسەرکردنە هێندە ئەعلانکردن نییە. لە نەوەتویەکەوە کارت لەسەر بکرد بایە لە ڕووی هێزی پێشمەرگە، ئابووری، حکومڕانی ڕەشید، ئەوانت بنیاد نابایە تۆ خۆی لە خۆیدا ئەمە دەوڵەت بوو. ینی هەرێمی کوردستان من حەزەکەم ینی بزان ئێوە پێم وایە زۆر لە چاودێرانی سیاسی خەڵکی ئەکادیمی لەوەدا متتەفقن لەگەڵم کە هەرێمی کوردستان لەم ناوچەیە هەرێمێکە کە لە ناوچەیەکی پڕ لە توندڕەوی ئاینی و توندڕەوی نەتەوەییش با بڵێن هاتووتەکایەوە. هەرێمی کوردستان لە ڕووی دەیتوانی ئەگەر ئازادی ڕادەربڕین ئەوەی کە باسمان کرد ئەو چاکسازیانی کە زەرور بیکار دەبوو بە نمونەیەک لە بناوچەیە و سەرنجی هێزە نێودەوڵەتەکان هێزە نێودەوڵەتەکانی ڕاشە بۆ ئەوەی ئەم هەرێمە بکەن بە پێگەیەک بۆ ئەوەی خۆیان. ینی بۆ نمونە دەوڵەت هەیە لە تاریخەکە سەیریکەن، دەوڵەت هەیە وەکو لەسەر ئەساسی دین دامەزراوە، وەکو فاتیکان، وەکو ئیسرائیل. دەوڵەت هەیە لەسەر ئەساسی نەتەوە دامەزراوە، وەکو فەڕەنسا، ئەڵمانیا. دەوڵەت هەیە لەسەر ئەساسی تاریخ دامەزراوە، وەکو سین و هیندستان و ئەوانە. دەوڵەت هەیە لەسەر ئەساسی ئایدۆلۆژیا دامەزراوە، وەکو وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات.
ئێمە لە جیاتی ئەوەی شانازی بۆ بکەین بچین ببین بە بەشێک یان بچینە ناو نەخشەی جیهانی وزە دەبواە کار لەسەرەوە بکەین ئێمە بچینە ناو نەخشەی جیهانی دیموکراسی ئەمەمان بکرد وایە بۆ خۆم پێم وایە ئیعلانی دەوڵەتیشمان نەکرد بە ئێمە دەوڵەت مامەڵەمان دەکرد و مامەڵەمان لەگەڵ دەکرا بەڵام ئەمە نەکرا لەبەرەوەی ئەو دووربینە سیاسیە نەبوو ئەو حکمەتە سیاسیە لە پشتی عەقڵەتی حکومڕانان نەبوو هەر بۆ ێشە ڕیفراندۆم کرا و بوو بە پەتارەت بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ ئایندەی هەرێمی کوردستان. کاکاوە بەڕێزت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆی و ناوێکی دیاری ناو کایەکی سیاسی بوویت. وردە وردە یادداشتەکانت ئەنووسیتەوە چەند پاراگرافێکت بڵاو کردوتەوە پێما بێ بەڕێستان بەرمتانێکن بە کتێب ئەمە بەچمە بەستێکە بە بەستی ئەوێ دەست لەسەر برینەکان دابنین و نەوەک ئێمە ئازاری گوچی لەمانە بێ بڵێن کێشەیەکی بەسیتە ینی لە چیەوە ئەزانی من بۆ خۆم پێم وایە سیاستکردن تەنها ئەوە نیەوەی کە لە هەرێمی کوردستان بەداخەوە لە وەرگرتنی پۆست و پارە و ئەمە بکە بە پلان وەزیر و ئەمە ینی سیاست زۆر کورت کراوە و ناشرینیش کراوە. سیاست بەرپرسیالەتیە ئێمە بۆ ئەوی کایی سیاسی لە هەرێمی کوردستان بەهێز بکەین پێویستمان بۆ ئەوەیە کە بە خەڵک بڵین خەڵچینە من کە دەچم ئەو بەرپرسیالەتی وەردەگرم من بەرپرسیارم بەرامبەر بە ئێوەیە ناوەکەی لەگەڵ خۆیەتی بەرامبەر بە ئێوە هەم ئەمڕۆ هەم بۆ دوا ڕۆژیش کە دەبێت ئێوە چاودێر بن بەسەر خەڵکەوە ئەنجە پەرلەمانتارە وەزیرە سەرۆک وەزیرانە بەرپرسی حزبیە لە سەرۆکی حزبەوە بگرە بۆ ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکرداتی چکو ئەمانە پۆستێکن پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە قەراردان لەم پێگانە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر ژیان و ئایندەی خەڵکەوە هەیە. لەبەرەوە من لە ڕاستیدا ئەوە وەکو نمونەی دوو زاتی گەورە لە تاریخی نزیکدا ینی یەکێ چەند ئەمین زەچی بەک کە کاتی خۆی نوێنەری لیوای سلێمانی بوو لە ساڵی 28 کتێبێکی نووسیەوە بە ناوی محاسبەی نیابەت کە لە پەرلەمان تەواو لە عێراق ئیتر هاتووە دەڵێ بۆ مۆکیلەکانم با بزانن کە ئێمە لەو فترەی لە بەغدا بووین و ئەندامی ئەنجومەنی نوێنەران بووین ئەمەمان کردو ئەمەمان پێکراوە هەمووی بە شەفافێتەوە کە باز دەکات ئەوی تریان زاتێکی تر کە معروف جیاوکە کە ئەویش نوێنەری لیوای هەولێر بە لە پەرلەمانی عێراق ئەویش دیسانەوە کتێبێکی دواتر نووسیەوە لە ساڵی 37 پێم وایە بڵای کردوتەوە بە ناوی نیابەتی ئەویش دیسان ئەو شتانە باز دەکە کە لە فترەی لە پەرلەمان بووە بۆ خەڵک ڕوون دەکاتەوە منیش بە هەمان شێوە لەسەر هەمان ڕێزکە هاتووم ئەم ماوەیەی 7 ساڵ زیاتر بوو کە لە پەرلەمان لە دوو دەورە ئەندامی پەرلەمان بووم هاتووم هەموو ئەو وردەکاریانەیە هەموو ئەو نهێنیانەی پشتی پەردە ئەم قەرارە چۆن درا ئەم بڕیارە ئەم یاسایە چۆن دەرچوو پەیوەندی نێوان هێزولایەن و فراکسیۆنەکان چۆن بووە دەوری هێزولایەنە سیاسەکان لە بەغدا چی بووە پارتی چۆن مامەڵی کردووە یەکێتی چۆن مامەڵی کردووە گۆڕان و ئەوانی تریش چۆن مامەڵیان کردووە ئیتر هاتووم ئەم شتانە وردکردەوە و ئەمە دەمێ بە شەفافیەتەوە من باسی شەفافیت ناکەین هەتا شتێک لەسەر خۆشم بوو بێ هاتووم لە کتێبەکە باسم کردووە و بڵاوم کردوتەوە بەو پەڕی ینی ڕاستگۆیەوە و خاتری کەسم نەگرتووە تەنها خاتری حەقیقەت و خاتری خەڵکم گرتووە یارترین شتێک کە لە ناو ئەو کتێبە بتێ بینوسیان لە دەورەی پەرلەمانی تا مەسەلەن زۆر ئازاری دابیت وجدانیە نیشتیمانیان وجدانێکی نیشتیمانی ونەتەوەی کامیان بۆ مەسەلەن هەستت کردووە کە ئەمە بەڕاستی دژی خەڵکە بەرژەوەندی تەشتی حزبیە نەهار حزبەکەی بەڕێزت کاملن مەسەلەن لەو یاری و مامەڵانی کە کراوە واللهی لە ڕاستیدا هیچ یەکێک لە حزبەکان با بڵێن هەمویان بەشی خۆیان خەتایان هەیە بە پێی بەرپرسیارەتی هەیان بووە بە پێی ژمارە کورسی هەیان بووە بە پێی تەسیر و دەوریان لە قەراردان هەبووە لە ڕاستیدا هەموو بەرپرسیارەتی بە پێی ئەوە بە ڕێژەی جیاواز بەردەکەوێ ینی لە ڕاستیدا یەکێ لە گرفتە هەرە سەرچیەکان کە ئەوەی کە با بڵێن لە کۆی ناڵێم کتێبەکە بەڵکو لە کۆی مامەڵەکردنی هێزولایەنە سیاسی کوردستانەکان لەگەڵ بەغدا ئەوەیە کە هەتا ئێستا کورد خۆی یەکلا نەکردوەوە لانی کەم دەتوانین بڵێن هەتا ڕیفراندۆم کرا خۆی یەکلا نەکردوەوە لەوەی چۆن مامەڵە لەگەڵ بەغدا بکە ئەگەر تۆ بەشێکی لە عێراق فەرمەوە دەستور هەیە لە چوارچێوەی دەستور بڕۆ ببە لە مالکی و لە عامری و لە قەیس خەزعەلی و لەوانی تر عێراقی بە عێراقی تر بە بڕۆ شەڕ لە سەرماپەکانی خۆت بکە دەستور هەیە کەی
ئەگەر تۆ ڕاز دەکەی دەتەوێت دەوڵەت دروست بکەی دەتوانی لە ڕێگەی ئەو بەشە بودجەی لە بەغداوە دێ بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو پۆستانی لە بەغدا هەیە هەمووی بکەیتە سەرچاوی دەعم و پشتیوانی و کۆمەک بۆ هەرێمی کوردستان بەرەبەرە ئەمە وا بکەی ببێتە پێگەیەکی بەهێز بۆ ئەوەی دواتر کە بڕیارتدا دەوڵەت دروست بکەی لەسەر پێی خۆت بتوانی بوەستی پشت بە خۆت بەستی. بەڵام لە هەمان کاتیشدا نە عێراقی بووە و لە هەمان کاتیشدا نە پلانێکی ورد و دووربینانەی و حەکیمانەی هەبوو بۆ ئەوی دەوڵەتێک دروست. و من ئەوەم بەوە شوبهاندووە کە وەکەوەی کەسێک لە بینی دوو کورسی لەسەر ئەرزشی ڕق و تەق دانیشتوێ لە ئەم کورسی لە ئەم کورسی. ئەمە گەورەترین گرفتە کە لە بیرکردنەوە مێنتاڵیتی هێز و لایەنە سیاسی کوردەکان لە بەرامبەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەغدا و زەرەری گەورەی کردووە. ئەگەر ڕوخسەتم بدەین نمونەیەک لە ئەوەی کە نەوت با بڵێن زۆر جار هەیە بازەوە دەکەن مالیشی لە ساڵی 2014 لە مانجی دوو بودجێ هەرێمی کوردستانی بڕی بەڵاڕاست حەز دەکەمەوە بڵێم یانی لە کتێبەکەش باسم کردووە لە بەغدا بە چاوپۆشی لەوەی کە لە هەرێمی کوردستان ئەو غەدرە لە خەڵکی هەرێمی کوردستان کراوە ئێمە دیفاعمان لەوە کردووە کە دەبێت بەغدا پارە بنێرێ لەبەرەوەی ئەمە ژیانی خەڵکە موچەی خەڵکە. بەڵام حەقیقەتەکەش حەز دەکەم هەموو ینی زانراوە زیاتر تەکیدی لێ بکەینەوە. من ئەو قسەیەم نەکردووە. ئەمە قسەی کاک فازڵ نەبیە کە بریکاری وەزارەتی دارایی بووە لە حکوومەتی عێراق و پارتیشە. ئەو خۆی بازدەوە دەکا کە من ئەو کاتە لە بەغدا نەبووم. لە ساڵی 2012 ئیتیفاقێک لە بینی بەغدا و هەرێمی کوردستان هەبووە بۆ تەسلیمکردنی 100,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بە سۆمۆ. ینی بزانە کە دەڵێن ئێمە هێشتا نەوتمان دەرنەهێنا بۆ حکوومەتی عێراق بودجێ بڕی ڕاز نییە. لە ساڵی 2012 ئەمە قسەی کاک فازڵە لە تەلەڤیزیۆنی وار ئەم قسەی کردووە. دەڵێ دواتر لە مانجی 4 2012ەوە تەگەرەی تێکردەوە ئیتیفاقە کە هەندێک لە برادرانی هەرێم جێبەجیان نەکرد. بزات من حەزەکەمەوە بە ڕوون ڕاشکایی بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان کە نێسیروان بارزانی سەرۆکی بووە و ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان بووە سەبەبی ئەساسی بوون کە ئەمەیان جێبەجێ نەکردووە. دواتر دەڵێ زیاتر لە 50 کتاب لە وەزارەتی داراییەوە کراوە دەڵێ بەقەدەر 100,000 بەرمیل نەوتەکە لە بەشە بودجێ هەرێم ببڕن لە بۆ وەزارەتی دارایی هاتووە. دەڵێ ئێمە چاوپۆشیمان لێ کردووە کاک فازڵ بە حساب باسی دەکات بە حساب خۆی کورد بۆ لەوێندەرێ ڕێگەی نەداوە. هەتا دواتر دەڵێ هەتا سوێکی 12 2013 بەرگەمان کرد. دواتر لە 2014 ئاخیری مالیشی هات و وەزیرەکە گۆڕا وەزیری داراییش هاتن ئەمەیان جێبەجێ کردو لە مانجی دووەوە بودجێ هەرێمی کوردستان لایەن بەغداوە بڕا. باشە 100,000 بەرمیل چی بوو ئەگەر تەسلیمت بکرد باە ئەوان ینی دەڵێ بە حکوومەتی هەرێمیشمان گوت کە ئەو نەوتە تەسلیم کە گوتیانە نەخێر تەسلیمی ناکەین ئێمە بۆ خۆمان دەتوانین موچەی خەڵک دابین بکەین. ئەومە لە ساڵی 2014 دەکا سیانزە چونکە هێشتا 14 هێشتا نەبڕاوە. بە هەر حاڵ ینی فەرموو لە ساڵی 2013 ئێستا ئەمە 10 ساڵ دوای ئەوەیە قسەی لێ دەکەین بە حساب موچەی خەڵک دابین دەکەین و ها بەبیرتان دێ دەکەین بە ملیۆنێک بەرمیل نەوتی ڕۆژانە و ئەم هەموو وعد و بەڵێنە ئەوە نەتیجەکەیە کە سەر بە خۆفرۆشتنی نەوت بوو بە بەڵایەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەجاتی ئەوە دایانتوانی ئەو نەوتە تەسلیمی بەغدا بکەن بەغدا بە سعرێکی زیاتر بیفرۆشتێ ئەم هەموو نەکەونە ژێرباری ئەم هەموو قەرزەی کۆمپانیاکان کە بەشێکی زۆری ئەوەی کۆمپانیاکان با بڵێن باز دەکەن هی حزبەکانە و دەچێتە جیرپانی حزبەکان و کەسەکانی ناو حزبەکان. تۆ یەکێک بلو پەرلەمانتارانی ناونەوە حملەیەکی علامیتان لەسەرکە عێراقچێتین و ئێوە عێراقچێتی دەکەن و دژی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەهۆنیش دەبووە بانجی کۆبوونەوەکانیان دەکردن. ئەم عێراقچێتیە لەسەر چی بوو مەسەڵەن ئێوە عێراقچێتەکەتان؟ وەڵی ئێمە هیچ عێراقچێتیمان نەکردووە. ئێمە تا ئەو پەڕی کوردستانیانە مامەڵەمان لەگەڵ دۆخەکە کردووەوەی عێراقچیانە مامەڵەی لەگەڵ بەغدا کردووە ئەوانە بوون کە دووفاق بوون و دوو ڕووی سیاسی دووڕوو بوون کە لە بە زمانێک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە زمانێک قسەیان دەکرد کە علاساس ئەوان پاڵەوانی نەتەوەیین و ئەوان پیان وایە عقلەتی بەعس لە بەغدا حکومڕانی دەکاتن. بەڵام لەوێ لەسەر بچووکترین پۆست شەڕیان بوو و ئێمە من ورد ئاگداری هەموو ئەو تەفاسیلانە بووم و حەز دەکەم دواتر ئینشاڵڵا کە کەوتە بەردەست بیخوێنەوە کە چۆن ئێمە لە کاتێکدا بۆ نمونە مەسەلەن 4 فراکسیۆن ئێمە فترەیەک پێمان دەگوت هاوچێشەی 4 زائید 1
چوار فراکسیۆن ینی 5 فراکسیۆنی کوردستانی هەبوو 4 فراکسیۆن گۆڕان و یەکێتی و کۆمەڵ و یەکگرتو زۆر لە زۆربەی شتەکان لە پرسەکان ئێمە نزیک بوون لەکتر و کۆک بووین لەگەڵ یەکتر پارتی بەتەنها دائیمە قەراری دەدا و بڕیاری دەدا و زیادەبووە ینی مەسەرەن لە فترەیەکدا کە فترەی باسی ڕیفراندۆم ئەوانە بووە کە ئێمە مقاطعی دانیشتن کۆبوونەوەمان کردووە لەگەڵ عەبادی گوتمانە بە هیچ شوەیەک هیچ دانیشتی کوردستانی نەچێ دابنیشێ تەنها فراکسیۆنی پارتی چووە لەگەڵ عەبادی بە تەنها دانیشتووە ینی مەبەستم ئینجا لە بڕیارە سیاسەکان مەسەلەن بەرپرسی با بڵێن ئیتیساڵات هەیە ئیتیساڵات و ئەوانە لەبەرەوەی کە پەیوەندی بە هەندێک گەندەڵی ئەم کۆمپانیای سەر بە حزب و ئەوانەوە هەیە ئێمە هەمومان دەنگمان بۆ ئەوە داوە کە متمانەی لێ بسەندرێتەوە تەنها فراکسیۆنی پارتی هاتووە دەنجی پێداوە بۆ ئەی بمێنێتەوە لەسەر مەسلەی دەست لە کارچێشانەوەی ئەسیل نوزەیفی مەحافظی مووسڵ لەسەر مەسلەی دەست لە کارچێشانەوەی وەزیری بەرگری لەسەر دەست پێ لە کارچێشانەوەی وشار زێباری یعنی زۆر لەوانە هەمووی دائیمە ئەوان بە تەنها کە باسی یەک ڕێزی دەکەن کاکە یەک ڕێزی ئەوە نییە تەنها تۆ بڵێ لەگەڵ من بیت ئەوە تۆ یەک ڕێزیت پاراستەوە لەگەڵ من نەبیت یەک ڕێزیت تێکداوە ئەم پێناسەیەکی حزبی ڕوانگەیەکی حزبیە یەک ڕێزی بەچی دروست دەبێت من دەمەوێت تاکید لەسەر بکەمەوە کە ئەمە دەمانگەڕێنەوە بۆ ئەو دۆخی لە هەرێمی کوردستان هەیە چۆن چاچی بکەین ئەم یەک ڕێزیە تا ئێستا پێناسەیەکی نیشتیمانی بۆ نەکراوە نییە هەرچی هەیە دەڵێ یەک ڕێز بین پارتی یەکێتی هەرێکە لە ڕوانگەی حزبی خۆی بیر دەکاتەوە و یەک ڕێزی پێناسە دەکات کاکە یەک ڕێزی بریتی نییە لەوەی لە چوارچەوەی مێزێکدا نوێنەر و یان سەرۆکی حزبەکان دابنیشن و کۆ ببنەوە و با بڵێن پێ بکەن و خەندە بگۆڕنەوە یەک ڕێزی بریتە لەوەی کە لە نێوان حزبەکان نەبێ یەک ڕێزی لە بینی دەسەڵات و خەڵک بێ ینی چۆن تۆ لە ڕێگەی چاکسازیەوە یەک ڕێزی دروست دەکەی ینی لە ئەڵمانیا یەک ڕێزی بۆ دروست بووە کە لە بینی سۆشال دیموکرات و حزبی با بڵێن ئەوەی مەسیحی دیموکرات مەسیحی دانیشتن بکرێ و ئەمە یەک ڕێزی دروست دەکەن نەخێر تۆ وەرە خزمەتی خەڵک بکە چاکسازی بکە هێزی پێشمەرگە یەک بخە ئابووری باش بکە ژیان و گوزەرانی خەڵک باش بکە کەرامەتی ئینسان پارێزراوی لێی هەڵنەیە وڵاتێک نەبێ خەڵک لێ هەڵبێ گەنجەکانمان بە کۆمەڵ هەمووی لە ئیزە بخنچێن و ئەوانە کە ئەوەت کرد خۆی لە خۆیدا ئەمە یەک ڕێزی دروست دەکات تۆ بڕۆ کاکە لە پەرلەمان هیچ یەک ڕیزمە بە لە حکوومەتیش بیر و ڕای جیاواز با هەبێ لە پەرلەمان با بیر و ڕای جیاواز هەبێ بڕۆ لەوێ شەڕ بکە بەرنامەی خۆت هەبێ پلانی خۆت هەبێ دواتر کە دەچیتە حکوومەتەوە ئەم بەرنامە و پلانە دەچێتە چوارچەوەی بەرنامەی حکوومەتەوە لەوێ ئیشی خۆت بکە کار بۆ ئەو بکە ئەم بەرنامەیە سەر بخەیت و بخەیتە خزمەتی خەڵکەوە ئەمە جگەلەوە یەک لە نقطە هەرە ئەساسیەکان کە بۆتە گرفتێکی گەورە بۆ هەرێمی کوردستان و چاکسازی نەکرێ ئەوەیە کە ئێمە دەوڵەتێکی هەم عێراق دەوڵەتێکی ڕێعیە با بڵێن کرێ خۆرە هی بەستەنها اعتیمادی ئەساسی لەسەر نەوتە هەم هەرێمی کوردستانیش اینجا هەرێمی کوردستانیش و عێراقیش هەرتەنها دەوڵەتەکە و حکوومەتەکە کرێخۆر نییە حزبەکانیش کرێخۆرن ئەوانیش دیسانەوە پارەیەکی مۆڵ دێتە دەستیان کادیر و ئەندامەکانیان حکوومەتیش هەموو خەڵکەکە و موچەخۆرەکان هەموو چاوی لە حکوومەتە بێتە موچەخۆر ئیتر لەبەرەوە خەڵک پێویستی بە حکوومەتە خەڵک دائیمە خواخوایەتی حکوومەت لێ ڕازی بێ نەک بە پێچەوانەی ئەو وڵاتانی کە لەسەر ئەساسی باز حکومڕانی دەکەن حکوومەت پێویستی بە خەڵکە یعنی دەڵێن حکوومەت حوزە بەدەستی خەڵکە بۆ ئەوەی جارێشتر لە انتخابات و حزبەکان دیسانەوە کە دێنە ململانی انتخاباتەوە دەنجان پێ بدەن کاکاوەلیشێک لەو نمونانی کە بە پەرەگرافێک دەنگدانەوەی زۆری بوو باسی تیارەگرتنەکەت کرد بۆ دەنگدانی لەوان دووکان دیت مەسەلەن ئەوە زۆر ڕەشکاو بوو لە چیەوە مەسەلەن چی وای لێ کردی کە ئەوانە بنووسیت ئازاری وجدان بوو چی بوو من حەز دەکەم ئەوە بڵێم کە ئینسان کە سیاست دەکا و شتێک دەنووسین کە بۆ دوا ڕۆژ و بۆ مێژوو دەمێنێتەوە هەمیشە ئەوە نییە دەبێ من پاڵەوان بم و ئەوانی تریژی تر هەمووی کارکتەر و با بڵێن کۆمبارسن لە ناو ئەو شانۆگەری کە من دروستی دەکەم بەداخەوە یعنی من چی هەبێ حەقیقەت وە کە پەیوەندی بە خۆمەوە هەبێ کە نابێ بیشارمەوە و حقەتەکان چۆنن وا باسیکەم یەکێک لەو شتانە کە ئەو باسم کرد مەسلەی ئەوە بوو کە اتفاقی بینی پارتی و گۆڕان کە کرا بۆ ئەوەی ئێمە بچین دەنگ بە دکتۆر فواد حوسێن بدەین ئەوم بەوردی لە کتێبەکە نووسیوە و بەشەشی بەسپاسەوە تەبعاً برادرانی درەو میدیا بە چەند ئەڵقەیەک ئەوانەیان بڵاو کردوێتەوە نەکەرم ئەڵقەی تریشیان بڵاو کردەوە بێگومان ئەمە خۆم دەگرێتەوە فراکسیۆنەکەم دەگرێتەوە بزوتنەوەکەم کە با بڵێن نوێنەرایەتیم دەکرد دەگرێتەوە
و دەستم لێ نەپاراستووە باسی هەموو ئەو نهێنیانم کردووە وردەکاری و مووقیفەکان چۆن بوون و من حەزەکەمەوە بڵم بێگومان کە کتێبەکە دەکەوێتە بەردەست و خەڵک دەیخوێنێتەوە من دەبینن ینی پارتی یەکێتی گۆڕان هەر لایەن و فراکسیۆن و کەسێک کە چی کردبێ و چی چاندبێ من ئەوم باس کردووە و بڵاو کردوەوە. دۆخی گۆڕان بۆ بەوە گەیشت کاکاوە؟ وەڵی دۆخی گۆڕان ینی حەزەکەم ئەزانی سیاسی ینی باسی شەخص ناکەنیش باسی جەماوەری دەکەیت. طبعاً کاتی خۆی کە گۆڕان لە ساڵی 2019 دروست بوو بۆ لە ساڵی بوو بە 2009 کە دروست بوو لە تەوقیتێکی زۆر باشدا بوو و کاگنۆ شیروان هەزار ڕەحمەتی لێبێ کە زۆر ورد توانی لەو تەوقیتەدا ئەم بزوتنەوەی ڕابگەێنێ و هەموو ئەو دەنگە ناڕازانەی هەیە کۆ بکاتەوە لە چوارچەوەی پرۆژەیەکی سیاسی کە ناوی لێنا بزوتنەوەی گۆڕان. ئەو کاتە لەبەرەوە بزوتنەوەی گۆڕان ئەم هەموو خەڵکە لێ کۆبووە لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیدا لەگەڵ پارتی زۆر چوو بە پێشەوە و بوو بە پاشکۆی پارتی و وای لێ هات کە هیچ جیاوازێک لە بینی پارتی و یەکێتیدا نەبێت. خەڵک لە دوای شتێکی جیاواز دەگەڕا ئەمەی لە گۆڕاندا بینیەوە. ئیتر گۆڕان بوو بۆ بزوتنەوەی کە یەکەمی هەڵبژاردندا 25 کورسی بێنێ دواتر 24 کورسی بێنێ و خەڵک ئومێدێکی زۆری پێبێتەنانێت خەڵکێکە بووە لە ناو پارتی و یەکێتیش ئومێدیان بۆەوە بوو کە گۆڕانکارێکی گەورە لە کای سیاسی هەرێمی کوردستان بکەوە بە فعلیش ئەگەر بەردەوام بووایەوە دۆخی هەرێمی کوردستان بەمڕۆنە دەگەیشت و نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان بە زۆرشتر دەبوو و بوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە هەر وڵاتێک بۆ دیموکراسی و بەهێزکردنی دیموکراسی زۆر گرنگە هەبێ. ئەمە ئەم ئومێدەی دروست کرد لە ڕاستیدا بەڵام دوای کۆچی دوای ڕەوان شاد کاگنۆ شیروان مستەفا لە ڕاستیدا ئەو برادرانەی کە دەسەڵاتیان گرتە دەست لە ناو گۆڕانیان بەلا ڕێدا برد و ئەو پرەنسیپانەی لە پێناویدا گۆڕان دامەزرا و ئەو ئامانزانەی لە پێناویدا دامەزرا. ئێستا گۆڕان لە پارتی با بڵێن چۆن ناو حکوومەت و لەگەڵ پارتی اتفاقاتی کرد و تا ئێستاشە لە ناو حکوومەت ماوە. ئێمە زۆر هەوڵماندا لە ڕاستیدا هەر لە دوای کۆچی دوای کاگنۆ شیروان بە ڕەحمەت بێ هەوڵماندا کە گۆڕان بێتەوە سەر ڕاستەڕێی خۆی و پرۆژەمان هەبوو لەگەڵ کۆمەڵی لە برادران و هاوڕێیان لە ڕاستیدا نەجویان لە ئێمە گرت نەجویان لە برادران و هاوڕێیانی تریش گرت کە پرۆژیان هەبوو ئیتر بەو دەردەچوو بەسێکێک ئێستاڵێن مەسەلەن لە ڕێی دووە زیرەوە یان لە ڕێگەی دوو کەسایەتی سیاسیەوە مەسەلەن دەست بەسەر گۆڕاندا ژیرا و لە بەرژەوەندی پارتی بەکاردێ و قسەیە لە لای خەڵکۆندێک لە ڕۆژنامە نووسان دەکرێت ڕوانی ئێوە دەزانین سێمن بۆ خۆم حەز ناکەم زۆر تەرکیزمان لەسەر گۆڕان بێ وەکو پرسیارێک من دێم پرسیارێکی لێ دەکەم پارتیش نەزانم ئەوە بۆم ڕوون کردیتەوە کە گۆڕان بۆ وای لێ هات ینی زۆر بەداخەوە دەڵێم لە هەرێمی کوردستان ئێستا ئەمە حەقیقەتێکە پێشتر یەکێتی تووشی عقدەی بە گۆڕان بە پارتی بوون بوو بە تا ئێستاشی لەگەڵ بێ و گۆڕانیش دیسان تووشی هەمان دەرد بوو و لەناو گۆڕان هەندێک زار هەندێک برادر کە باسییان لەوە دەکرد و داوان لێ دەکردین کە بچین بۆ نمونە لەگەڵ پارتی ئەم تەحالفە لە بەغدا بکەین یان هاوپەیمانی کوردستانی دروست بکەین من بۆ برادرانی بزوتنەوەی گۆڕانم دەگوت هەندێکیان کۆن مەکتەبی سیاسی یەکێتی بوون دەمگوت کاچی برا ئێمە من تۆ ئەو برادرانە کە لە ناوێچێتی هاتنێ دەرێ هەر لەبەرەوە نەبوو ئامادە نەبوون ئەوە بکەین کە بچین ببین بە پاشکۆی پارتی ئێستا بۆ ئەوە بکەم ئەگەر وایە من لە ناوێچێتی ئەوم دەکرد کە ئەوم قبول وایە قبولم نییە من کۆمەڵی پرەنسیپ و مەبدەی خۆم هەیە لە ناوێچێتی چۆن قسەم کردووە کە کاتی خۆی بیر و ڕای خۆم دەربڕیوە لە ناو گۆڕانیش هەر ئەمە موتەوە و لە دوای گۆڕانیش هەر ئەوە دەڵێم من ڕاستەڕێی خۆم گرتۆ چکە کۆمەڵی پرەنسیپ و مەبادی ئەم هەیە ئەوەی گۆڕاوە یەکێتی گۆڕا دواتریش گۆڕان گۆڕا یعنی من نابێ ئینسان کە سیاسەتی کرد دەبێت ڕاستەڕێیەکی هەبێ بزانێ بەرەو چێ دەڕوە لە خزمەتی خەڵک دەبم من لەگەڵ حزبێک دەبم کە تا لەگەڵ خەڵکە لەگەڵ شەقامە کە بینیم لەگەڵ شەقام نەما پشتی تێکرد و تەحالفاتی ژێر بە ژێر و چوونە ناو حکوومەت بە کۆمەڵی سەفقات بێگومان پشتی ئێستا سوودی گۆڕان چیە ینی بۆ گۆڕان سوودی چی لە حکوومەتمانەوە توانێت چی گۆڕان ئێستا ینی ئینجا ئەم مشکلەیە کە هەتا ئێستا کە گۆڕان ینی ماوەتەوە لە ڕاستیدا تەنها مانەوەی لە چەند پۆستێکدا ینی ئەو پۆستانی کە وەریگرتووە ئەمە کێشەیەکی گەورەیە لەم ماوەی ڕابردووش هەندێک هەوڵ و هەندێک خەڵک لە بیندا بن بۆ ئەوەی بتوانرێت گۆڕان
چاک بکرێ و ڕاستەڕێ بکرێتەوە بەداخەوە تا ئێستا هیچ نەتیجەیەکی نەبووە. گۆڕان من بۆ خۆم پێم وایە ئێستاش ئەگەر ئەو ئیرادەیە هەبێ و ئەو بەڕێزانەی کە با بڵێن دەسەڵاتیان بەدەستە لە ناو گۆڕان تەشخیصی نەخۆشیەکەی گۆڕانیان کرد بێەوە بیانەوێ بیهێننەوە سەر ڕێگەی خۆی ئێستاش بوار و مەجای ئەوە تێداماوە چونکە خەڵکێک ئومێد دەخوازێ تەمەنای ئەوە دەکە کە گۆڕان بگەڕێتەوە بۆ سەر ڕێبازە ڕاستەقینەکەی خۆی. من ناڵێم دەبێتەوە گۆڕانەکەی زاران بەڵام لانی کەم لەم گۆڕانی ئێستا باشتر دەبێ و تۆزێ لەو خەڵکە دەگەڕێتەوە وەبوونی گۆڕان بەڕای من لە ئەساسدا کە دروست بوو هێشتا دەورەی معارەزەبوونی خۆی تەواو نەکردبوو. لە ساڵی 2014 چوونە ناو حکوومەتی بە هەڵەمزانی و ئەو ڕێیم بە ڕاستەخۆ هەم بە ڕەوانشار کاگنۆشیروان گوتووە بە برادرانی تریش گوتووە نەک من ینی خەڵکی تریش و برادرانی تریش ئەو قسانیان کردووە. بەڵام کە گوێمان لێ لە جیرایی تر لە ساڵی 2010 کە چوون بۆ ناو حکوومەت لەگەڵ نەبوونی کاگنۆشیروان لەگەڵ ئەوەی کە ژمارەی کورسەکانمان لە 24 کورسیەوە بوو بە 12 لە 150 لە بەغدا لە 9 کورسیەوە بووین بە 5 کورسی ئەمەیان وای کرد یەکەمیان گڵۆپی پرتەقاڵی بوو بۆ گۆڕان پێ بوو هی دووەمیان بوو بە گڵۆپی سوور. ئەگەر گڵۆپی پرتەقاڵیان نەخوێندەوە بێگومان گڵۆپی سوورت بۆ پێدەبێ هەر بۆیەشە لە هەڵبژاردنەکەی ساڵی 2021 هیچ کورسێکیان نەهێنا لە پەرلەمانی عراق. پێت وایە ئەگەر ئێستا بۆ نەگۆڕان ئەتوانێت بگاتە بڕگار کۆدەنجێک بووی لە حکوومەت بکشێتەوە ینی ئەو تا ئێستا ئەمە نییە هیوادارم ببێ. باش قسەیەک هەبوو کە یەکێتی و گۆڕان یەک بگرنەوە ینی پێت وایە ئەمە زەڕوریەتێکی یەکێتی و گۆڕان یەک بگرنەوە بتوانن لانی کەم ئەو منتیقەیە دەبێت پرسین کام گۆڕانیان ئەم گۆڕانی ئێستا وڵی نازانم ئەمە نەقازانجی بۆ ئەو برادرانی ئێستای گۆڕان دەبێ نەقازانجی بۆ یەکێتی دەبێ. ئەگەر گۆڕانێک بێ هێزێکی تۆکمەی با بڵێن ڕەونەقداری جێ سەرنجی خەڵک و دەنگدەران بێ وەکو جاران ئەو کاتەی ئێمە ڕێکەوتنمان کە کرد بە تایبەتیش کە عەڕابی ڕێکەوتنەکە ڕەوانشاد کاگنۆشیروان و برادرانی تریش لە یەکێتی بە تایبەتیش با بڵێن دەبێەوە لە بیر نەکەین ڕێکەوتنی دەباشان لە نێوان هەردوو ڕەحمەتی مام جەلال و کاگنۆشیروان ئەمە زۆر گرنگ بوو ئەمە ئەو کاتە بکرابوایە ئەو ڕێکەوتنە بکرابوایە بەڵام بەداخەوە کە ئەو ڕێکەوتنە تەگەری بۆ دروستکرا گرفتی بۆ دروستکرا خەڵکێک هەبوون کە بە تایبەتیش لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕاستیدا حەزیان بە سەرکەوتنی ئەو ڕێکەوتنە نەدەکردووە پارتی زۆر شڵەژە. باشترین بەڵگە لەوەی کە ئەو ڕێکەوتنەی لە ساڵی 2016 لە بینی گۆڕان و یەکێتی ئیمزا کرا کە ڕێکەوتنێکی زۆر باش بوو دەیتوانی زۆر گۆڕانکاری لە هەرێمی کوردستان بکە و خەڵک لێ سوودمەند بێ نەک هەر سلێمانی هەموو خەڵکی هەرێمی کوردستان لێ سوودمەند بێ ئەوە بوو کە پارتی زۆر پێشڵەژە. ئەمە باشترین بەڵگە بوو. هەر بۆیەشە ئێمە ئەو کاتە سەردانمان کرد لەگەڵ با بڵێن هەردوو فراکسیۆنی یەکێتی و گۆڕان کە بڕیا فعلا لە بەردەمی ماڵەکەی ڕەحمەتی مام جەلال ئێمە ئیتلافەکەمان ڕاگەیاند هەردوو فراکسیۆنی پارتی یەکێتی چوین وەفدی مشتەرەکمان دروست کرد لە بەغدا لەگەڵ هەموو سەرکردە سیاسەکان و لایەنە سیاسەکان دانیشتین زۆربەیان پێیان خۆش بوو زۆربەیان پێیان چاک بوو کە ئێمە ئەم هەنگاوەمان ناوە و پارتی زۆر مشۆش بوو هەموو هەوڵ و توانایەکی خۆی خستەگەڕ بۆ ئەوەی ئەم ڕێکەوتن تێک بدا و سەرنجام بەداخەوە توانی تێکی بدا. دەستی پارتی بوو دەستی پارتی یەکشت پێ بڵێم پارتی نابێتە ئەو پارتی ئێستا و ئەو هێزەی نابێت ئەگەر ئەوانەی ناوی یەکێتی و گۆڕان و هێزەکانی تر هاوکار و پشتیوانی نەبن و ئەگەر ئەوان زەعیف و بێ ئیرادە نەبن ئەو هێزەی پارتی چەند بەشی خۆیەتی دەهێندە بەشی بێ ئیرادەی و زەعیفی یەکێتی و گۆڕان و هێزەکانی ترە بەداخەوە ئەوە دەڵێم ئەگەر ئەمە ئێستا من حەزەکەم نمونەیەک بێنمەوە ئێستا یەکێتی کێشەی لەگەڵ یەکێتی کێشەی لەگەڵ پارتی هەیە هیوادارم ئەم کێشانە لەسەر پرەنسیب بن لەسەر بەرنامە بن و یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێستا ڕاستگۆ بێ لەگەڵ خەڵک و لەگەڵ حزبەکەی خۆی لەگەڵ سەرەتاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕاستی بێ بەڵام من بۆ خۆم گومان دەکەم گومان لەوە دەکەم کە ئەم کێشە و گرفتانێکی ئێستا دروست بۆ لە بین یەکێتی و پارتی بەسەبەبی هەندێک پۆستە ئەمە بکرێ بە وەزیر ئەمە بکرێ بە وەکیل وەزیر و ئیتر هەندێک مەسلحەتی پۆست و پارە بگۆڕێتەوە و تەواو ئیتر دەبدەوە ماستیمەیی ئەوە گومانە لە هەموو خەڵکی کوردستانی بەڵام ڕێگە ڕاستەقینەکە بۆ یەکێتی کامل دەرەوەی یەکێتی بەڵام ئەمە
یەکێتی ئەگەر ئەمە لەسەر پرەنسیپ بێ و لە پێناوی خەڵک و چاکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بێ من دەستخۆشی لێ دەکەم و ئەم بەڵام چییە گرفتەکە سەیریکە ئەو کاتانەی گۆڕان کە کێشەی گەورەی هەبوو لەگەڵ پارتی یەکێتی لەگەڵی نەبوو بەرەبەرە ئیتر نزیک بۆ لە پارتی و گۆڕان بەتەنها بەجێ هەڵدرا ئێستا کە یەکێتی کێشەی هەیە لەگەڵ پارتی گۆڕان لەگەڵی نییە گۆڕان لەگەڵ پارتی لەسەر ڕێکەوتنەکەی و بەشداری لە حکوومەت بەردەوامە و هیچ نەبایاندی و نەباران مەبەستم وەیە ئەمە سلێمانی خەڵکمان دووتر و بێ ئومێدتر ناکات نەک سلێمانی هەموو هەرێمی کوردستان ئەخەم بەسەرم نقطە قووەتەکانی پارتی لە چیەوەیە جارێک لەگەڵ یەکێتی نزیکە بۆ لێدانی گۆڕان جارێک لە گۆڕان نزیکە بۆ لێدانی یەکێتی جارێک لەگەڵ کۆمەڵ نزیکە بۆ یەکگرت ئەم یاریە لە ڕاستیدا پەرتکەوزاڵبە هەتا ئێستا هەمویان بێکەوە یەک ئیرادە نەبوون بەڵام ئیرادە بوون لەسەر ئەساسێکی تۆکمە لە خزمەتی خەڵک ئەو کاتە خەڵکیشت لەگەڵ دەبێت باوەڕتان هەبێ ئەمە بکرێ نەک خەڵکی سلێمانی و ڕانی و هەڵەبجە و قەڵاتجێ و کۆیە خەڵکی بادینانیش خەڵکی هەولێریش تەمەنای ئەوە دەکەن کە هێزێک هەبێ ئیتر بەسە ینی تۆ لە بەردەم ئەم تاکڕەویە دەبێ بوەستی ینی تاکەی نەوتی هەرێمی کوردستان ئاوە بەتاڵان ببرێت تاکەی ئازادیەکان ئەوها زەوت بکرێن تاکەی ئێمە خەڵک ئەم هەموو شەهیدەی داوە لە پێناوی ئەوەدا ئەم هەموو شۆڕش و کوردایەتە لە پێناوی ئەوە بۆ ئەم هەرێمە دروست بکرێت باوەڕتان هەبێ ینی ئەم دەبێ ینی ئینسان لەو قسانە بە تێبفکرێت کە لەسەر شاشەکان دەیبینین بەڕاستی جەرگم ژان دەکە کە دەبینی برای شەهیدە کە سوکاری شەهیدە یعنی پەشیمانە لەوەی کە براکەی شەهید بووە لە پێناوی ئەم ڕۆژە ینی خەڵک دەبێت ڕاستی کاتەوە لانی کەم ئەو یەکێتی و گۆڕان من بۆ خۆم پێم وایە ئەم برادرانەی ناو یەکێتی و پارتین و گۆڕانی ئێستاش هەتا ئەمانە حکم ڕام بن ساحبی ئەم عەقڵەتە بن هیچ ئومێدێک بەوە نییە ئەوانە بتوانن چاچ بکەن دەبێت گۆڕانکاری بێتە پێشەوە اینجا لە ڕاستیدا ئێمە بەرەو مەجهول دەڕۆین بەرەو نادیار دەڕۆین نازانین بەکوێ دەگەین تونێلەکە ئەو سەری دیار هیچ دیار نییە هیچ دروستکایەک نییە ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە خراپتر دەبێت کێشە و هینی ناو حزبەکان خۆیان و بینی حزبەکانیش لە بینی خۆیان و بۆ شایی بینی دەسەڵات و هەرێم با بڵێن خەڵک هەر زیاتر دەبێت هەمان کاتیشدا لە ئاستی عراق لە ئاستی قریمی لە ئاستی نێودەوڵەتی لە پاشەکشەدا ئەوە نازانی تۆ بەرەو چێ دەچێت سەر و کێشێتی ئێستا سوڕێکی لای خەڵک دروست کردو میدیایان سەیریکە ئەوەندەی سەردانی بەغداکە لەو لێر نییە مەسەلەن ئێوە بەغدا بکاتە چەقی ئەوە بەسەردان نییە بە سیاسەتە بەگەر سیاسەتیش بەردەوام بێت لەسەر بەڕاستی من هیچ قسەیەکی ئەو تۆم نییە لەسەرەوە من دەبێت چاوەڕێ بکەم بزانم نەتیجەکانی چۆن دەبێت و بەچ ئاراستەیەکە لە پێناوی چی باش ئەگەر ئەوی لێلادەین هەرێمی کوردستان ڕوو بکاتەوە بەغدا بۆ ڕێکەوتنەکانی و ئەوێ بکاتە من ئەوەی کە باسم کرد لەگەڵەوەم کە کورد لەوەدا خیتابێکی سیاسی یەکگرتووی هەبێ و پلان و استراتیژێکی یەکگرتووی هەبێ کە ئێمە لەم مەرحەلەیەدا بتوانین لە چوارچەوەی عێراقدا عێراقی وەکو عێراقیەک کاری خۆمان بکەین جگەلەوە کاکە خۆلک دەستوردا بۆت سلمێنراوە تۆ هەرێمێکت هەیە موسساتی شەرعی خۆت هەیە کوردی زمانی خۆت جلوبەرجی خۆت ئازادیەکانی خۆت پەیوەندی دیبلۆماسیەکانی خۆت هەیە بەڵام لە چوارچەوەی عێراقدا ئەخرکاکە ئەوەی لە من لەگەڵ عەرەبێکی عێراقی بەیەکەوە دەمپارێزێ و بۆشە بوو جەم دێت و مافم دەبێ و لە قەراردان دەستم دەبێ دەستورە بەڵام وەرە پێم بڵێ لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێران چی دەمپارێزێ ڕێکەوتنی 50 ساڵێک کەس نازانێت چی تێدا و چۆن بۆ لە پێناوی چیداپرسیارە بکەم کاکاوە مەسەلەن چۆن پرسیاری گۆڕانویچێتیم لێ کرد پێت وایە پارتی ئەوە لە بەرژەوەندێتی دەست بەرداری ئەوە بێ و ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکە یاخود هەر مماتەڵی پێوە دەکات و ئەو پەرکە و زاڵ بێ دەکات لە بەرژەوەندێتی لەگەڵ بەغدا پارتی ئەمە ناکە پارتی نایەوێ ئەمە بکە لە بەرەوەی کە لە بەرژەوەندی دانیە ینی دەگەڵ بەغدا ڕێک بکەوێ و پارە ئیتر لە بەغداوە بێ و خەڵک بزانێت چەند هاتووە و نەوتەکەی تەسلیم بکا و پارەیەکی زۆریش بێتە هەرێمی کوردستان و ئەویش نەتوانێت بە کەیفی خۆی تەسەڕفی پێ بکە و حیزبەکەی قەڵەو بکە و ئەوە یەکێتیش دەگرێتەوە بێگومان و چونکە بەشی دەکەن لە بینی خۆیان ئینجا ئەمە کەمە ئەوە زۆرەوە شتیشترە ئینجا کادیرەکانی خۆیان پێڕابگرن ئینجا پۆستیان بدەنێ ئینجا دەستگا ئەمنیەکانیان دەستگا ئەعلامەکانیان هەموو ئەو شتانە کە بۆ پارەیە کە کەس نازانێت بۆچێ دەچێ و شەفافێت نییە بەڵام ئەگەر لەگەڵ بەغدا بێ بێگومان ئێستا و نمونەی 400 ملیارەکە
خەڵک هێشتا هەر نهات بجارە هیچ باسییان لەوە دەکرد کە دەبێ عێراق یان حکوومەتی فیدرال ئەم پارە و موچەی خەڵک بە سیاسی نەکە ئەو بە سیاسی نەکردووە بڕیاریدا پارەکە بنێرێ لەبینی هەولێر و سلێمانی بە سیاسی کرا بوو بە شەڕ من دەستکەوتی منە و دەستکەوتی منە کاکە دەستکەوتیش نەبوو فەرمووەوە تا ئێستا 400 میلیارەکە هەر نەگەیشت یەکشتت پێ بڵێم بەداخەوە دەڵێم ئێمە لەو فترەی لە بەغدا بووین زۆر تێبینیمان کرد بە تایبەتیش لە دوای ڕیفراندۆم قەزیەک نەماوە بەناوی قەزیەی کورد لە عێراقدا قەزیەی کورد بۆتە 400 میلیار بۆتە موچێ ئەم مانگەدەیان ئەم مانگە نایە ئەمە بەهۆی سیاسەتی هەڵە و ڕوانگەی حزبیانەی مامەڵەکردن لەگەڵ بەغدا لایەن هێزە سیاسەکانی بەرکاتم بەرەو کۆتایە بەڵام ئەوەی لە کتێبەکەتدایە ئەوەی لە مزەکەراتەکانی بەڕێزتدا هەیە چ شتێک زۆر وجدانی ئەژاندی لەسەر قوتی خەڵک بۆ هەرێمی کوردستان و لەسەر مەسەلەی ناوچە جێناوکان کە دەق دەزانی کە ئەمە ناڕاستی بەرامبەر بە خەڵکی کوردستان لەسەر ڕیفراندۆم هەڵەیەکی گەورەی تاریخی بوو کە ئەگەرچی حەقی میلەتی کوردە مافی چارەی خۆنووسینی خۆی دیاری بکە بەڵام ڕیفراندۆم بەو تەوقیتاوە بەو بێبەرنامەیە کە کرال لە ڕاستیدا گەورەترین زەربە بوو زۆر ئازاری دام و پێم وایە خەڵکی تریشی ئازار داوە کە لەو تەوقیتەدا ئەکرا و بوو بە سەبەبی ئەوەی کە زەرێکی زۆر بکەین لە ئاستی سیاسی لە ئاستی جوگرافی لە ئاستی ئابووری لە هەموو ئاستەکاندا نمونەیەک حەز دەکەم لێرە باز بکەم ئەڵمانیا لە کاتی خۆیدا لە سەردەمی هیتلەر ناسیۆنالیزمی ئەڵمانی گەیشتۆتە ترۆپ یعنی نازیزم بوو نیوەی ئەوروپای داگیر کرد هەتا لە سۆڤێت شکا ئەمە بوو ئەم هەموو بە هاش و هوشەنەتەوەیە هیتلەر بوو بە سەبەبی پارچەبوونی ئەڵمانیا بۆ ئەڵمانیا ڕۆژهەڵات و ئەڵمانیا ڕۆژئاوا بەڵام لە دوای ئەوەی کە هیتلەر نەما ئەڵمانیا سەر لە نوێکاری لەسەر ئەوە کرد لەسەر ئەساسی دامەزراوەکان ڕێزگرتن لە مافی خەڵک دیموکراسی یاسا سەروەری وای کرد سەر لە نوێ بنیاتی دەوڵەتەکە بنیاد بنێتەوە بەبێ هاش و هوشینەتەوەی بووە سەبەبی چی لە ساڵی 89 دیواری بەرلین ڕووخاوە دواتر ئەڵمانیا ڕۆژهەڵات و ڕۆژاوا یەکیان گرتەوە مەبەستم سەدام حوسێن ئەم هاتو هاواری ئومە عەرەبیە واحدە دادری ساڵی خالیدە یخۆ کوێتی داگیر کرد و هەموو ئومەی عەرەبی پارچەتر کرد ئەویش و قەزافیش و هەموو سەرکردەکانی خۆیان بنەتەوەی دەزانی قەومەتی عەرەبیەکان بە هاش و هوش و دروشم ئەمەیان کرد زەرێکی گەوریان لە میلەتەکانی خۆیاندا دەیان ساڵ بەسەر میلەتەکانی خۆیان بوون بە دیکتاتۆر و ئازادیەکانی لە زەورکردن بەڵام ئەوەی کە دەوڵەت دروست دەکا و خزمەتی خەڵک دەکا ئەوەیە کە تۆ خزمەتی خەڵک بکەیت چاکسازی بکەیت دیموکراسی هەموو ئەوانەی کە مەبادی و پرەنسیپانەی پێت وایە هەرێمی کوردستان نزیک دەکەنەوە لە لانی کەم دەوڵەتێکی ئەلان نەکراو ئێستا هەیە هیچ مقاوماتێکە یاخود ئێستا هیچ مقاوماتێک نییە بەداخەوە ئەوەی هەش بوو هەمویان تێکدا ینی ئێستا لەسەر چی دەڕۆی ئێستا وەکو پێم گوتی تۆ کۆمەڵێ معادلاتی اقلیمی نێودەوڵەتی هەرێمی کوردستانی ڕاگرتووە ئێستا هەر گۆڕانکاریەک ینی هەر گۆڕانکارێک لەم معادلاتانە بێ دوورنی هەرێمی کوردستان نەمێنێ و بە دووریشی نازانم ئەم سیاسەتە هەڵەیە ئاوە بەردەوام بێ سەرنجام ئەمە بۆ ئەوە دەڕوە هەرێمی کوردستان وەکو قەوارەیەک نەمێنێ گۆڕانکاری لە دەستوریش بکرێ و مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان وەکو هەرێم نەمێنێ ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەوەی تعامل لەگەڵ چوار محافظەی هەرێمی کوردستان وەکو محافظەتەکانی عێراق بکرێت بەداخەوە دەڵێمەوە ئەگەر ئەم سیاسەتە بەردەوام بێ ڕەنگە بەرەوە ئەوە بچێت زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاو محەممەد ئەندامی خولی پێشنجوبووی نوێنەرانی عێراق هەروەها نووسەر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردنەوە لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان